دەڕاستە پێویستە هەموو ببارتە سیاسیەکان هەوڵی ئاشتەواییان هەبێت لەگەڵ هەموو هێزە کوردستانیەکان واتە لە هەر چوارپارچەی کوردستان لە هەمان کاتا گرنگە هەڵوێستێکی زۆر ڕوون و ئاشکرا هەبێ بۆ ئەوەی کە بڵێیت ئایا تۆ لەگەڵ ئەم لەشکرکێشیە یان نا چونکە پێویست ناکات چیتر بەرژەوەندی حیزبایەتی بکرێ بە قوربانی بەرژەوەندی هەموو میلەتەکە لەبەرەوە گرنگە ئەم زۆرە چالاکیانە و ئەم جۆرە چالاکیانە دەنگی هاوڵاتیانی خەڵکە دەنگی حیزبەکان نییە و ئەبێ ئەم پەیامی ئەم خەڵکە ئەوەیە کە ئەم لەشکرکێشیەی تورکیا بە جیهانی بکرێ چۆن جینۆساید چۆن ئەنفالی کوردان کراوە ئەمەش بە هەمان شێوە پێویستە هەموو جیهان ئاگاداری ئەوە بێکە ئەمە گەورەترین و ناشرینترین و قێزەوەندترین کارەکە دەوڵەتی تورک بەرامبەر بە کوردەیکا بەرامبەر بە باشوور و هەموو سنووری پارچەکانی تریشەی کات. ئێمە پێویستمانە یەکڕیزی کووردە. یەکڕیزی نەتەوەی کورد ئەوە تاکە زامنە کە بتوانێت بەرەنگاری هەموو داگیرکاریەک بێتەوە چونکە هەتاوەکو ئێمە لە ناو خۆمانە دژ بە یەکتری ببینەوە کەسی بێگانە ناتوانێت بێتە ناومان بەڵام بەداخەوە ئێمە هەر بەشێکمان بڕوە بچێت یەکێک لە لەشکری دراوسێ بێنێ لە ئێران و لە تورکیا حتمما شەڕی ناوخۆش دروستە بێ حتمما کێشەش دروستە بێ حتمما دوژمن زۆری پێخۆشە چونکە ئەو ناتەباییەی کووردە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو بتوانێت بە تەواوەتی بێ ناوچەکە داگیر بکە و ئەوە توانێت کە وا لە خەڵکە بێزار بن زیاتر لە حیزبەکان بۆیە زۆر گرنگە بۆ هەموو حیزبە سیاسیەکان کە ئیتر چیتر لەگەڵ ئەوەیانە بن کە هیچ لەشکرکێشیەک نە لەلایەن ئێرانەوە نە لەلایەن تورکیاوە نە لەلایەن هیچ دەوڵەتێکی بێگانەوە بکرێتە سەر ناوچە کوردیەکان و ناوچەی ئێمە. دیارە بەپێی یاسای ژمارە یەک پەرلەمان مەرجەعی سیاسی و بڕیارەکانی کوردستانە و پەرلەمان ئەتوانێت کۆبوونەوە بکات لەسەر ئەم پرسە چارە و سازە چکە بەڕاستی ئەمە پرسی داگیرکاریە پرسی داهاتووی ئەم باشووری کوردستان و باکووری کوردستان و بەشەکانی تریشە یعنی زۆر بە ئاشکرا زۆر چاوقایمانە تورکیا سوپای هێناوەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و هەمووش ئەزانن بە نیەتی داگیرکاریە و هەمووش ئەزانن کە نیەتی تورکیا دروستکردنەوەی خەلافەتی عوسمانیە بۆیە بێگومان پەرلەمان ئەتوانێ هەڵوێستی هەبێت بەڵام ئایا هەڵوێستی ئەبێت ئەو پرسیارە سەرەکێکەیە چونکە نیەتەکانی ئەحزابەکانی کوردستان پەرلەمان ئاراستە ئەکات کە ئایا حیزبەکانی کوردستان لەسەر و ئاستان ئەو بڕیارە بن ئایا بەرژەوەندیەکان و ڕێکەوتنەکانی خۆیان ئەخەنە لاوە یاخود ئەمە بەشێکە لە ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتی مافی خۆیەتی ئەمە بزانێ هەموو ئەم پرسانش پێویستە لە ناو پەرلەمانە ڕاشکاوە نە باسی لێوە بکرێ چکە ئەمە داهاتووی ئەم نەتەوەیە داهاتووی ئەم خەڵکەیە و هاوڵاتیان مافی خۆیانە هەموو ئەو شتانە بزانن. ئەمە ئەوەمان بینی کە لەلایەن نووسینگەی پەرلەمانی عێراق پێشوازیان لێکرا بەڵام ئایا بۆچی سەرۆکایەتی پەرلەمان ئامادە نەبووە پێشوازی لە هەموو ئەو خەڵکە بکات هەر بەڕاستی پەرلەمان ئەرکێتی پێشوازی هەر کەس وولایانێ بکە ئەگەر لەگەڵ بیرکردنەوە ئاراستی ئەوانیشانە بێ ئەبوو پێشوازیان بکردایە بەڵام ئەوەش جارێکی تر پرسیار لەسەر پەرلەمان دروست دەکات. بەڵێ بەداخەوە ئەو پەرلەمانەی کە هەمومان ئەزانین بە چ مێژوویە کاتێپەڕووی چۆن دروست بووە بەڵام ئەمڕۆ چۆن ئاراستە ئەکرێ ئەوە مای خەمی گەورەی ئێمەشە کە ئەو وەزع بۆ شێوازە ئەبینی.